إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا وفتن زماننا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وهو ولي الصالحين وناصر المستضعفين وقاصم الجبارين. وأشهد أن سيدنا وإمامنا وقدوتنا محمدًا عبد الله ورسوله. نشهد أنه بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة ومحى الظلمة وجاهد في الله حق جهاده، فصلوات الله وسلامه عليه وعلى آله الأطهار وصحبه البررة الأخيار ومن دعا بدعوتهم وسار بسيرتهم إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکدا ئینشاءالله. ئەمڕۆ کە ڕۆژی هەینیە، کۆتا هەینیە، لە ساڵی 1438 هیجری و کۆچی، هەفتەی داهاتوو ساڵی 1439 کۆچی دەست پێ دەکات. پیرۆزبایی دەکەین لە موسڵمانان بەهۆی سەری ساڵی ئیسلامی نوێوە. خوای پەروەردگار بە خێر و بەرەکەت ئینشاءالله بەسەرمانە تێیپەڕێنێت. عادەتی خەڵکی وایە لە سەری ساڵی هیجریدا باسی هجرەتی پێغەمبەر دەکەن صلی الله عليه وسلم لە مەککەوە بۆ مەدینە و ڕووداوەکانی هیجرەت بە شێوەیەک کە چەندین جار دووبارە بووەتەوە و هەموو کەسێک ئەیزانێت چی ڕوویاوە و چی گوزەراوە. من ئەمەوێت پشت بە خوای گەورە بە شێوەیەکی تر باسی هجرەت بکەم لە دوو وتاردا. بە یەک وتار ئەم باسە کۆتایی نایەت، بە شێوەیەک باسی بکەین لەژێر ڕۆشنایی ئاەتەکانی قورئانی پیرۆز و فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەوەی خەڵکی فێر بکرێت بزانین هجرەت یانی چی، هجرەت بۆ کرا، بۆچی ئەنجامدرا. هجرة الهجر في الأصل الترك. هجرة لزمانوانية وتوازهنان، هجر الكلام، هجر الناس، وازهنان لقسا، وازهنان لخلقي، وازهنان لولاد، وازهنان لشار، لشتي خراب هموي فيه وتريه هجر. مسلمانان بەگشتی ئەمڕۆ بە تایبەتی گەلی کوردی مسلمان لەم یادی هجرەتەدا ئەبێت چی واز لێبێنن، تەرکی چی بکەن، هجرەت لە چی بکەن. کاتێ ئەسڵی هجرەت ئەتەرک و وازهێنانە، ئەبێ مسلمانان واز لە چی بێنن لەم زەمانی پڕفیتنە و ئاژاوە و ناڕەحەتیەدا. پێویستە لەسەر مسلمانان لەم یادەدا هەجری عەقیدەی فاسد بکەن
واز بێنن لە بیرروبۆچوونێکی هەڵا کە زیانی هەیە بۆ ئیمانەکەیان، زیانی هەیە بۆ بەرنامەی خوا، شتێک نەکەن ئیمانەکەیان بکەوێتە خەتەرەوە. واز بێنن لە معاملاتی فاسد هەڵسوکەوتی خراپ، هەجری هەڵسوکەوتی خراپ بکەن، تەرکی بکەن. واز بێنن لە قسەی خراپ. وأن يتركوا العمل بأردأ الفقه. بەڕاستی زۆر پێویستە مسلمانان ئەمڕۆ واز بێنن لە حیلە شەرعی تەرکی فقهێ بکەن کە زۆر زۆر پرتوکاوە، باوی نەماوە. ڕوخسەتێکە عولەما لە زمانی خۆیان فتوایەکی پێداوە، ئێستا تۆ نەیکەی بە ئەسڵی دین، عەزیمەتت هەبێت هەر ئەمەنە جمعە ڕۆژی جەژن بوو، واز لە جمعەکە و فەرزەکە بێنی لەبەر سونەتێک، هەر ئەمەنە هەور کەوتە ئاسمانەوە ئازا نوێژەکەت جەمع بکەیت و بڵێ نوێژە خۆشەکە دەکەم. پێویستە مسلمانان واز لەم ڕوخسەتە بێمەعنایانە بێنێ. بەڕاستی پێویستە عەزیمەتی هەبێ، بزانن پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم هەجری لە چی کرد، وازی لە چی هێنا. پێویستە ئەمڕۆ مسلمان واز لە زوڵم بێنێت، واز لە پشتگیری زاڵم بێنێت. هجرەت واتە ڕەتکردنەوەی زوڵم و ستەم، واتە وازهێنان لە پشتگیری ستەمکاران، واتە قبوڵ نەکردنی ژێردەستەیی. بۆیە عائیشەی دایکی ئیمانداران ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی: ما خير رسول الله صلى الله عليه وسلم بين شيئين إلا اختار أيسرهما بەڵام ما لم يكن إثما. پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەگەر دووشتی بۆ ڕێککەوت بێت، ئەو دووشتە یەکێکیان ئاسان بێ یەکێکیان ناڕەحەت بێ، ئاسانەکەی هەڵبژاردووە، بەڵام کاتێکە تووشی گوناح نەبوو بێ لەو ڕێگەیەوە، واتە بتەوێ بڕۆی کارێ بکەی. ئەم کارە دوو ڕێگەی هەیە، کام ڕێگەیان ئاسانە، ئەو ڕێگە ئاسانە هەڵەبژێرم، بەڵام ما لەم یەکن ئیسمەن، ئەگەر سەر نەکێشێ بۆ ئیسم و بۆ تاوان و بۆ فیتنە، فإن كان إثما فهو أبعد الناس عنه. ئەگەر ئەو ڕێگەیەی تاوانی تیا بوایە هەرچەند ئاسانیش بوو، بەڵام بەڕاستی زۆر لێ دوورەکەوتەوە. ئەمڕۆ ئێمەی مسلمان چەندین سەرپێچیمان تایە لە بوارەکانی ژیان. پێویستە هجرەت بکەین لێیان، پێویستە وازیان لێ بێنین. هجرەت هەر ئەوە نییە کۆچکەی لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر. ئەبوو فاتیمە سەحابەیەکی بەڕێزی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای هجرەت، دوای فەتحی مەکەش هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. فەرمووی: ئەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام، مرني بعمل أستقيم عليه وأعمله. فەرمانم پێ بکە کردەوەیەک بکەم لەسەری بەردەوام بم و کردەوەی پێ بکەم و بەردەوام ئەوە بکەم. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی: عليك بالهجرة فإنه لا مثل له. فەرمانت پێ ئەکەم هجرەت بکە، کۆچ بکە، چونکە هیچ کردەوەیەک ئەوەنە چاک نییە. واتە لا مثل له لهذا العمل، نمونەی نییە هیچ کردەوەیە بە ئەندازەی هجرەت گەورە بێ. واتە واز بێنە لە گوناح، واز بێنە لە تەرپێچیکردنی خوا، واز بێنە لە شتی پڕوپوش، لە گوناح، لە تاوان، لە غەیبەت. هجرەت ئەوەیە، هەر ئەوە نییە کۆچ بکەی. هجرەت ئەوەیە بگەڕێی بۆ ڕێگەیەک لە ڕێگەی خوادا هجرەت بکەیت و بگەڕێیتەوە بۆ لای خوای پەروەردگار. کاتێکە زانیمان هجرەت واتە تەرک، وازهێنان، ئەمەی کە تۆ وڵاتت واز لێ دێنیت بڕۆی بۆ شوێنێکی تر بۆ دامەزراندنی حکوومەتی ئیسلامی.
پێویستە وڵاتەکەت بەجێ بێڵی بڕۆی لە مەدینە هەموو مسڵمانان کۆ ببنەوە بۆ ئەوەی تەئسیسی دەوڵەت بکەیت بۆ ئەوەی دەستور دابنێیت چونکە بەڕاستی دەوڵەت دروست ناکرێت لە کاتێکا کە خەڵکی هەمووی متەفەڕقە بن پێویستە هەمووی لە شوێنێکا کۆ ببنەوە هەمووی یەک ڕاوبۆچوونیان هەبێت هەمووی لە ژێر قیادەی کەسێکی حەکیم و شارەزا و گوێر و دلێرا بێت گوێ نەدا بە تەقەلوباتی ڕۆژگار حکومەت ڕا بگەیەنێت هەرچەند هەرچی عالەم هەیە دژمنی بێت حکومەت لە شوێنێکا دروست ناکرێ کە خەڵکەکەی ژێردەستە و زەلیل بن و متەفەڕقە بن وەکو مەککە پێغەمبەر صلی الله عليه وسلم مەککەی واز لێهێنا چووە شوێنێک هەموو هاوڵەکانی کۆ کردەوە لەوێ ئیعلانی حکومەتی کرد لەوێ ئیعلانی کرد کە من حکومەت ڕادەگەیەنم و دەوڵەت دروست دەکەم و مەشاکلی مسڵمانان چارەسەر دەکەم و ساسەی ئوممەت ئەکەم و ئومور و شؤونی ئیمانداران بەڕێوە دەبەم ئەمە دەرسێکی زۆر گرنگی تایە بۆ ئەمڕۆی گەلی کوردی مسلمان بە تایبەتی بۆ قادە و سەرکردەکانی کورد پێویستە یەکەم میلەتەکەیان کۆ بکەنەوە فإذا عزمت فتوكل على الله هەمووی واز لە تەفرەقە و تەفرەقە بازی بێنێت لە ژێر ئاڵای پیرۆزی کوردستانە کۆ ببنەوە واز لە حیزبە حیزبێ لێ بێنن ئەوەی کە بڕیار داوە ئەنجام بدرێت ئەنجام بدرێت عەرەب ئەمڕۆ بە شیعە و سوننەیەوە بووە بە یەک لە 2003 تا ئەمڕۆ شیعەی عەرەب لە سوننەی کورد ئەکوژێت و لە ناوی ئەبات پارچە پارچەی دەکات مەزلومیان کردن زەلیلیان کردن بەڵام ئەبینی ئەمڕۆ وازیان لە تەفرەقەی خۆیان هێناوە و بوون بە یەک بۆ دژایەتیکردنی کورد هەر ڕۆژی وەزیرێکە نێرنەوە و هەر ڕۆژی متمانە لە مەحافزێکە سێننەوە و هەر ڕۆژی پلانێکە دێڕن هەمویان کۆبوونەتەوە بۆ دژایەتیکردنی گەلی کوردی مسڵمان ئەو نمەک بە حرامانەی کە تا دوێنێ بوو لەسەر سفرەی کوردستان نانیان ئەخوات خۆشیان بە هاومەذهەبی ئێمە ئەزانن ئەبینی چۆن خلافی خۆیان وەلا ناوە بۆ دژایەتیکردنی کورد پێویستە قادەی کورد عاقڵ بێت ئینسانی ئیماندار لە کونیەکەوە دوو جار مار نایگەزێت فرمودەی پیرۆزی پێغەمبەرە صلی الله عليه وسلم پێویستە گوێ نەگرین بۆ وعدە و بەڵێنی ئەمریکا هەرچی وعدە و بەڵێنی داوە بە کورد هەمووی درۆی کردووە ئینگلیز على وەزنی ئیبلیس ئینگلیز شەیطانە پێویستە کوردی مسلمان عاقڵ بێ بزانێ دۆست و دژمنی کێیە لەلایەکەوە هاوارەکەن بێنەوە با دانیشین یەک پارچەی خاکی عێراق بپارێزین چی بکەین و لەو لایشەوە ئیمزاک و ئەکاتەوە پارێزگاریان دوو لە کەسی نەترسا ئێمە هەرچەندە تێبینیمان هەیە لەسەر ئیدارەی حکوومەتی هەرێم هەرچەندە ئەزانین دزن گەندەڵن خائنن هەرچەندە ئەزانین ملەتان قڕ کرد ملەتان فەوتان ملەتان برسی و تینوو کرد بێ ئاو و بێ کەرەبا و بێ نەوت کرد بەڵام داواتان لێەکەین تازە شتەکە ڕوویاوە پەشیمان نەبنەوە ئەگەر خۆتان بە پیاوەزانن پیاو خاوەنی قسەی خۆیەتی بە بەڵێنی ئەمریکا فری و نەخۆن ئەمریکا درۆزنە و مەسلحەتی خۆی پێویستە گوێ بە مەسلحەتی کورد نادا ئەگەر ڕاستەکەن دڵسۆزی گەل و خاکن ئەوەی کە بڕیارتان داوە ئەنجامی بن پەشیمان نەبنەوە لێی چونکە ئەمڕۆ غەرب پشتگیری لە کەس ناکە بۆ مەسلحەتی خۆی دەگەڕێت مسڵمانەکان پێویستە دەرسەکان لە هجرەت وەرگرین بزانین پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن هجرەتی کرد هجرەت ئەوە نییە ساڵی جارێک باس بکرێت و لەبیر برێتەوە
هجرت ساڵ بە ساڵ دەرزی تازە بە جیلی نوێ ئەدات. سەرنجێک بدەین کەسێک ئەگەر کۆچ بکات ئەو شوێنەی کە لێی کۆچەکە ڕقی لێیەتی، حەز ناکا لەوێ بمێنێتەوە، حەز ناکا لەوێ بژی، بەجێ یەڵێت و ئەڕوا بۆ شوێنێکی تر. بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شوێنێکۆ هیجرە دەکا کە ئەو شوێنەی زۆر خۆشەوێت، مادام لەبەر خوایە، مادام بۆ خوایە، مادام ئیشی گەورەتری پێیە، لەو شوێنەی کە مەککەیە، مەهبەتی وەحیە، شوێنی کەعبەی پیرۆزە، ئەو شوێنە بەجێ لێڵێ کە خۆی ئەفەرمێ ئەی مەککە سوێن بەخوا خۆشەویستترین شوێن لە دڵما تۆی، ئەگەر گەلەکەت منیان دەرنەکردایە سوێن بەخوا لەو شوێنە دەرنەئەچوون. ئەحەب بلاد الله ئیلەیە، خۆشترین شار بەلامەوە مەککەی پیرۆزە، ئەگەر قەومەکەم منیان لەوێ دەربەدەر نەکردایە و ستەمیان لێ نەکردایەم، ئەی مەککە قسەی لەگەڵەکە، مەککە ئەدوێنێ، ئەی مەککە وەڵڵاهی بەجێم نەئەهێڵای. پێغەمبەر صلی الله عليه وسلم قەومەکەی دەریان کرد، قەومەکەی نەیان هێڵا بژی، قەومەکەی نەیان هێڵا ئیسلام لەوێ بڵاو کاتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم منهجێکی هێنا، ئاینێکی هێنا، لا إله إلا الله محمد رسول الله. خەڵکی مەککە تەحەمولی ئەوەیان نەکرد، ئەو منهجەیان ڕەفض کرد، ئەو منهجەیان تەقەبول نەکرد، دەستیان کرد بە دژمنایەتیکردنی. ئەیان زانی لا إله إلا الله يعني چی؟ يعني لا معبود إلا الله، يعني لا آمر